گرانی نرخی ئاڵتون و دواکەوتنی موچە و قەیرانی دارایی کاریگەری کردووەتە سەر کەمبوونەوەی هاوسەرگیری لە نێو چینی گەنجان. هاوڵاتیان دەڵێن نرخی ئاڵتون بە ڕێژەیەکی زۆر بەرچاو بەرز بووەتەوە و لە هەمان کاتیشدا دواکەوتنی موچە و خەمساردی و بێپلانی دەسەڵات هۆکارێکی تری سستی پرۆسەی هاوسەرگیریە لە ئێستادا. تم چاولێکەریە ئێستاکانە هەمووی کە ئەو چاولەی بکە ئەو چاولەی بکە شتەکە گرفتی بۆ دروست دەبێت. بەڵە پێویستە ئاسانکاری بکرێ، ئاسانکاری بە تایبەتی لەو قەیرانەی کە ئێستا تێکەوتوینە ئاهێندەی کە قورسی کردووە گەنج پارەی پێ نەماوە. ئەگەر زێرگران بێت ئافرەتان داوای ئاڵتونێکی زۆر بکەن ئەوە گەنجان لەو بارودۆخی ئێستادا لەو زروفی ئێستادا ناتوانن ژیانی هاوسەرگیری پێک بێنن. بۆیە دەبێت لەو ڕوانگەیەوە کە ئافرەتان خوشکان زەواجەکەن دەبێت کاراسانی بۆ خۆیان و بۆ ماڵی کوڕەکەش بکەن، داوای ئاڵتونی زۆر نەکەن. زێڕنگرێک دەڵێت ساڵانێکی زۆرە نرخی ئاڵتون بەو شێوەیە بەرز نەبووەتەوە بەهۆی قەیرانی دارایی و گرانی نرخی ئاڵتون بێبازاڕی ڕووی لە ئەوانیش کردووە. دەژڵێن خۆشبەختانە ئێستا بەشێکی زۆری کچان ڕێژەی داواکردنی ئاڵتونیان کەم کردووەتەوە. 70% تەسیریاتی کردوتە سەر دوکانی زەڕنگر و ئاڵتون فرۆش لەبەرەوەی کە دوو هۆکار هەیە. هۆکارێکیان ئەوەیە کە زۆر تاخیر بوو موچەکە لە کاتی خۆیدا نایەت، چەند مانگێکە نازانم 2 مانگە 3 مانگە موچە نهاتووە و تەورێکی کشیان ئەوەیە کە بەڕژێکی بەرچاو بەرز بووتەوە. پێشووتر ماڵەبوو کاتووە 50 مسقاڵی کڕیوە، 40 کڕیوە، 30 کڕیوە. ئێستا سفرەکانی لێ بکەوە، مەسەلەن 6 مسقاڵ و 9 مسقاڵ و 7 مسقاڵ و 3 مسقاڵ و ئەوانە دەکات. هیچە بە تاکید گرانی زێر تەسیری زۆر کردووە. بەنمونە بۆ مەسەلەی زەواج ئەوانە جاران 30 مسقاڵ بوو، 40 مسقاڵ بوو، ئەوانە بوو، بەس ئێستا کەم بۆتەوە بۆ 5 مسقاڵ، 10 مسقاڵ، 15 مسقاڵ هەر ئاو لەو دەوریدا. گرانی نرخی ئاڵتون و بێموچەیی و قەیرانی دارایی هۆکاری سەرەکی کەمبوونەوەی پرۆسەی هاوسەرگیریە. لەلایەکی ترەوە داوا دەکرێت داواکاریەکانی هاوسەرگیری بەتایبەتیش بۆ ئاڵتون کەم بکرێتەوە وەک کار ئاسانیەک بۆ زیادبوونی ڕێژەی هاوسەرگیری. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام ڕانیە.